Jag heter Anette Lindred och är kommunfullmäktiges ordförande här i Järfälla. Och idag så firar vi nationaldagen vid Djörven tillsammans med Hembygdsföreningen. Det är Hembygdsföreningen och Järfälla kommun som arrangerar detta evenemang. Och idag så har vi haft storfrämmande. Kronprinsessan Victoria och prins Daniel har varit här och deltagit i våra arrangemang. Och kronprinsessan har hållit ett nationaltal och även jag. Och jag blev också tillfrågad utav er om jag kunde fråga kronprinsessan om ni fick intervjua henne. Jag gjorde det, men de hade inte tid utan de har andra engagemang inne i Stockholm. Men hon bad mig att hälsa till er allihopa. Tekniken förändrar Sverige och världen och utvecklingen på datateknikens område går svindlande. بەشداری لەم ڕۆژنەتەوەی سویدا بکەم هەروەها وەکو ئارەزوویە وەک هەموو کوردێک لە دڵمایە ڕۆژە لە ڕۆژان بتوانم لەژێر ئاڵای کوردستانە ڕۆژی نیشتوانی خۆشم جەشنی لێ بگرم و نەتەوەکان تریش بانگەوازیان بۆکەم بێن لە وڵاتەکەی منە بیبینن کە منیش وڵاتێکمەیە و نەتەوەیەکمەیە ڕۆژی نیشتوانیش بوو. اما اجمان لحیمه بس برمیل لحیمه کن مجموعه ترمانه کپس درسته که دکت مو بریده تین برمیل آوا هین نوتا برمیل گورتره 5000 10,000 هاوین دیه سگی بس برمیل درسته کن هم مبارده برمیل گورتره که وقتی زستان دیه بویلر درسته کن هم برمیل هین نوته درسته کن کنترل دسته اگر به پلیک زایی سواری کنم ابینی چون بخیرای اره کنترل دسته دنیا ولیگا چیز رو بی خیرای کس کم نبیتا او امروزه برای مال خیرای خۆشحاڵم لە پرۆژەیەکی ئاوا ئینسانیە ئاوا مرۆڤانە و خێرخوازیە بەشدارم ئەم پرۆژەیە بە ناوی لەگەڵ گۆرانەکانم بە سەلامەتی لە بخورن بناغەی لێخوڕنێکی سەلامەتە بۆ هەر تاشیشی کۆمەڵگە. چکاتان لێبین بیشتێک مۆبایل بەکاربێنن لە کاتی شۆفێریکردن و سەیارە لێخوڕینە. پرۆژەیەکی کۆمەڵایەتی نابازرگانیمان ئامادە کردو لەگەڵ هونەرمەند هەڵوێستا کە پرۆژەکە سەبارەت بە سەلامەتیە بۆ شۆفێرەکان لە 10 تراک پێک هاتووە لە گۆرانەکانی هونەرمەند هەڵوێست لە ئاخری هەر تراکێکە نامەیەکی تایە لەسەر سەلامەتی بۆ شۆفێرەکان تاوەکو پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن. We urge you to make a